جارێ هەر کە تەلەفۆنەکەم بۆ کرە و بە پێکەنینەوە جوابی یامەوتم چیەوە دڵخۆشی ئیتروتی جای ئێستا دڵخۆش نەبیێنە ئەبێ کەی دڵخۆش بین. بەڕێزان ئەم کاتتان باش لە دەریاچەی دوکانم بە دیاریکراویش نزیک سەدەکەی دەریاچەکە دیارە بەهۆی ئەو شەپۆلە بارانبارین و تەڕوو تووشیەی لە چەند ڕۆژی ڕابردوو بە دیاریکراوی لە 2-3 ڕۆژی ڕابردوو هەبوو. ئیتر دڵخۆشیش بۆ دانیشتوانی قەزای دوکان و بە تایبەتی ئەو کەسانی کە داهاتنە دەریاچەی دوکان پێشتر دایانبینی خۆشم یەکێک بووم لەو کەسانی کە لە ماوەی ڕابردوو هاتم بۆ دەریاچەکە بەڕاستی ئەوەی کە تێبینی ئەکراوە قسەشم لەگەڵ باڵین بەڕێوەری بەنداوەکە کۆچەر جەمال کرد ئەوان باسییان لەوە کرد کە 6 مەتر ئاسی ئاوی بەنداوەکە داباسیوە بەڵام خۆشببختانە بەهۆی ئەو بارانی کە باریوە وەکو باسم کرد تا ڕادەیەک ئەو دڵخۆشیە بۆ ئەو کەسانە گەڕاوەتەوە کە لە خەمی دەریاچەکەیا بوون. ئێستا دەتوان بڵێم ئاوێکی باش هاتۆتەوە ناو دەریاچەکە هەرچەنە بە بەراورد بە ناو شاری سلەیمانی قسەم لەگەڵ کۆچە جەمال بەڕێوەری بەنداوەکە کرد ئەوان گوتیان لە ماوەی ئەم 2 ڕۆژی ڕابردوو نزیکەی 32 ملیم بارانباریوە لێرە بەڵام لە ناو سنتەری شاری سلەیمانی زیاتر لە 50 ملیم بارانباریوە و سەبارەت بەوەی کە ئایا هەر تایبەت بە باڵین بابەتی ئەو بارانبارین و تەڕوو تووشیەی کە هەبوو قسەم لەگەڵ تەها ئەحمەد نوێنەری جوتیارەکان کرد جارێ هەر کە تەلەفۆنەکەم بۆ کرە و بە پێکەنینەوە جوابی یامەوتم چیەوە دڵخۆشی ئیتروتی جای ئێستا دڵخۆش نەبیێنە ئەبێ کەی دڵخۆش بین وتم پێچێ پەڵەی یابێوتی بەڵێ پەڵەی یاوە نەجاتمان بووە جا لەبەرەوە دەتوانین بڵین پەڵەشی یاوە ئەگەر وردەکاریەکی زیاتر باس بکەم لەسەر مەسلەی پەڵەدان چۆن پەڵادرێت پەڵەدان بابەتێکە پەیوەندی زیاتر لە ڕابردووە کە جوتیارەکان باڵێنکاری جوتیاریان دەکرد و عەرزیان دەشێڵە عادەتەن ئەڵێ دەمی گاسنەکە عادەتەن گاسن ئەو پارچە ئاسنەیە کە بە تراکتۆرەوەیە دەمی گاسنەکە ئەگەر چووە ناو زەوێکەوە 18 بۆ 20 سانتیمەتر دەمی گاسنەکە قوڕاوی ببێت ئیترەوە پەڵەی یاوە بابەتی پەڵەدان ئابەم جۆرەیە بۆیە ئەو گوتی بەڵێ پەڵەی داوە زیاتر لە 20 سانتین ئەو چۆڕا و تەڕوو تووشیە هاتوۆتە ناو خاکەکەوە بۆیە ئیتر پەڵەی داوە و دەتوان جوتیارەکان تۆ بچێنن ئەمە سەبارەت بە هەم بابەتی پەڵەدان هەم ئەو ئاوەی کە لە دەریاچەی دوکان کۆبۆتەوە و دەشمەوێ بازەوە بکەم ئەم دەریاچەیە زیاتر لە 50 ساڵە بەرەمێنی کارەبایە زیاتر لە 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت و لە ئێستاە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەو ئاوە زۆرەی بۆ نەهاتۆتەوە بەڵام تا ڕادەیەک بە جۆرەی ئەو پێشبینیانەی کەش و هەوا هەواڵەکان دڵخۆشکردن پێدەچێت لە ڕۆژانی ئایندەشە باران و تەڕوتوشی بەردەوام بێ و بۆ ئیتر دەتوانین بڵین بەنداوەکەش بە جۆی لە جۆرەکان وای لێت کە ئەو کەسانی کە پێشتر دەهاتن خەمیان دەخوارد لە کەمبوونەوەی ئاوی بەنداوەکە ئێستا دڵخۆشە بن و دەتوان بێن وێنە و ڤیدۆ و سناپ و وێنە یادگاری تۆمار